بیرکردنەوە یەکێکە لەو نیعمەتانەی کە خوای گەورە بە مرۆڤی بەخشیوە. ئەو کەسێک کە بیر و هۆشی لە دەستدەدا بێگومان کەسێکە کە ئاسایی نییە وا بێتە گرفتێک لەو کەسەدا. ئێمە ڕۆژانە بیرکردنەوە زۆر بیرەکەینەوە، هەندێک لەو بیرکردنەوەنە بۆ کۆمەڵێک بڕیار و هەڵوێستی جیاوازە لە ڕۆژەکەمانە ئەیدین. ڕەنگە هەندێکیان سادە و سانابن بۆ بڕاردان لەسەرەوەی کە چی بخۆین چی لەبەر بکەین بۆ کێو بڕۆین بۆ کێو بین، بەڵام هەندێک بیرکردنەوە بۆ بابەتی زۆر گەورە و چارەنووس سازە کە ئەویش لە بۆ کڕینی خانوویەکە ئۆتۆمبیلێکە بابەتێکی مەڵسیریە خوێندنە هاوسەرگیریە ئەمانە بیرکردنەوەی زیاتری ئەوێ. جا لە کۆی ئەمانەیە ئێمە مرۆڤ بەرکەوتەمانە بێ لە گڵ جۆرە جیاوازەکانی بیرکردنەوە. هەندێک کەسمان هەیە کە زیاد لە حەدی خۆی زیاد لە سنووری خۆی بیرکردنەوەیان هەیە، ئەمەژە بێتە هۆکارێک بۆی کرد گرفتیان بۆ دروست بکات. زۆر جار تووشی جۆرێک لە خەمۆکی ڕاڕاییان دەکاتیان ئەوە تا دەبێتە گرفتێک کە تووشی بێخەوی یان ئەوە تا قورسدان لە بڕیارداندا کۆمەڵک گرفتی زۆری بۆ دروست دەبێت. ئەمانەشە بێتە کێشەیەک لە بەردەم ژیانیدا و لە ئێستادا بەهۆی شێوازی ژیانەوە ئەو گرفت و بربستانی کە دێنە ڕێی مرۆڤەوە بیرکردنەوەی زۆر یەکێک لە گرفتەکان کە زۆر باوە لە ناو کۆمەلگاکاندا. ئێمەش بە دیاریکراویمانەی بزانین هۆکارەکەی چییە یان چارەسەرەکانی چین و چۆن خۆمان بپارێزین بۆ ئەوی کە نەبێتە گرفتێکتیامانە. باسییان بابەتە دەکەین بە میوانداری چارەسەرکاری دەرونی بەڕێز کاروان حەمەفەرەج کە لەم تەوەرە ڕاستەخۆ لەگەڵمانە. مۆڵتەکارڕۆم بەخێر زۆر سپاس سەرکەوتوو بن، دەستان خۆش بێت. بەسمان چییە لە زۆر بیرکردنەوە؟ ئایا بیرکردنەوە هەر خۆی ئاسایی یان ئەوە تا ئەگەر بێت لە سنووری خۆی دەرچوو ئەمە گرفتە؟ بێگومان وەکو بەڕێز ئاماژە پێکرد بیرکردنەوە مرۆڤەکان لە ئاژەڵکە جیاکاتەوە خوای گەورە نیعمەتێکی پیاوین بیرکردنەوەیە. ئێمە وەکو دەروون ناسان وەکو چارەسەرکار وەکو پزیشکی دەرونی ئەو کەیسانی کەیەتە لامان و باری دەرونیان ناجێژیرە. دیارە مرۆڤ کە ئەمڕۆی ژیانی سەردەمی ئێستا بە تایبەتی فشارەکان زۆرن، واتە پێویستە بەو بیرکردنەوەانە هەیە کە تۆ بتوانی چۆن بڕیارێکی ڕاست و دروست بدەیت. دیارە هەندێک لە کەسەکان ناتوانن بگەن بەو بڕیارەی کە دروست و سەرکەوتوو بێت، زیاد لە ڕادە بیرەکەنەوە، واتە بیر لە دوای بیر. بۆ نمونە کەسێکە تووشی خەمۆکی بووە، لە خەمۆچیە زۆرترین کێشەی ئەوەی هەیە کە بیرەکان و ڕووداوەکانی ڕابردوو دێنێتە ئێستەوە، واتە لە ئێستاە کار ناکە، بەردەوام بیر لەو تەنگەشە و لەو ئاستانگانە ئاکات کە لە ڕابردووە لێ ڕوویاوە ئێستا نەیتوانیوە چارەسەریان بکات. کەسێکی کە بۆ نمونە تووشی قەلەقیە بێت، دڵڕاوچیە، دیارە دڵڕاوچیە بۆ خۆی سەرچاوی سەرەکی لە دەروونە ترسە، ترسەکەی بۆ چارەسەر نابێت، ترسی شاراوەی لا دروست دەبێت کە پێڵەن دڵڕاوچیە، چونکە یەکێک لە بنەماکانی دڵڕاوچیە بریتێ لە ترسێکی نادروست شاراوە. ئەترسێ بەردەوام لە داهاتوو ئەڵێ دکتۆرە ترسم، ناتوانم شتەکان ئەبێ ڕووداوەکەم چۆن بێ، کوڕەکەم چی بەسەریەت، یاخو خوێنکارێکە ئەڵێ بە مستەقبەلم چۆن بێت. بەردەوام بیرەکاتەوە ئەم بیرانە خاتە ژێر پرسیارەوە. بیرکردنەوە بۆ خۆی خودی بیرکردنەوە لە ناو جیهازی مێشکە خوای گەورە شوێنی بۆ تەخسیس کردووە، شوێنی بۆ داناوین. بۆ نمونە لەو شوێنانەیە کە بیرکردنەوە لە شتێکەکەینەوە کۆنتترۆلی ئەوەتە داتێک کە چۆن بتانی بڕیار بێت. دیارە مرۆڤەکان کاتێک تەنگەژەیەکیان بۆیە ناتوانن مامەڵەی دروستی لە کەڵا بکەن، وەکو کەسێکی وەسواس، ئەو کەسانی کە وەسواسن ڕاڕان. بۆ نمونە سەیرەکەی دایشێکە لە ماڵە چەند جار قاپ و کەوچکەکان ئەشواتەوە کە تۆ ئەیبینی بە شتێکی سروشتی نایبینیت، یاخود تەنانەت من بیستومە ئەڵێ میوەش بە تایت و سابوو نەشواتەوە. هەنی کەواتە ئەمە بیرکردنەوەیە کە لەگەڵ خودی خۆیە، چونکە مرۆڤ چەند جۆرێک لە بیرکردنەوەی هەیە. بیرکردنەوەیکی هەیە خۆی لا ئیرادی، ینی بەبێ ئەوەی بۆ نمونە تۆ بە شەقامێکە ئەڕۆی بەبێ ئەوەی بیری لێ بکەیتەوە مێشکی تۆی عازایە بە دەست و بە قاچ و بوانە کە بە ناوەڕاستی شەقامەکەیان نەڕۆیت. ئیتر ئەمە پێویست بەوە ناکاتەوە، تا شتێکی ئۆتۆماتیکیە. بەڵام جاری وا هەیە کە کەسێک پرسیارێک لێکە ئەڵێ بۆ نمونە کەناڵی پەیام لەکوێیە، کەواتە تۆ لەم کاتەیە پێویستە بە بیرکردنەوەیە. ئێمە وەکو چارەسەرکار ئەوانەی کە مامەڵەیان لەگەڵەکەین لە ئێستاە چارەسەرێکی سەرەکی بەردەوام تەرکیز بە پلەی یەکەم ناڵێم بە باشە. جاتر باسی چارەسەرەکان ئەکەین. مەز من لە قسەکانی تو پرسیارێکم لا دروست بوو. زۆر بیرکردنەوە خۆی ئەبێتە کێشەی دەرونی بە تەنها یان لێکەوتی نەخۆشی دیکەی دەرونیە؟
هەنگە جار لێکەوتی نەخۆشی دەرونێ بۆ نمونە ئەوانی کە ئاماژەم پێکرد وەکو کەسێک کە تووشی خەمۆکی بووە، کەسێک تووشی نەخۆشی دڵڕاوچەی گشتگیرە بێ یاخود دڵڕاوچەی تەنانەت فۆبیاکان ترسەکان، کەسێک ناوێرە بە مەسعەدەیە سەرکەوێ، یعنی ئەگەر بە دوو کەس بیگری ناوێرە بچێتە ناو مەسعەدەکەەوە. ئەمە چییە؟ ئەمە شێوازی بیرکردنەوەیە لێکەوتەی ئەو ترسەیە کەوای پێڵێ ئەڵێ ئەگەر بچیتە ئەو مەسعەدەوە هەنگە ڕووداوە هێنێتە بەرچاوی خۆی، ئەڵێ ئەم مەسعەدە سیمەکەی ئەبسڕێت، ئۆتۆماتیشی کارەباکەی ئەوەستێ و لە ناو مەسعەدەکەیە ئەمریت، لەوانێت کونێکی تێبێ و چاڵێ کۆمەڵی ڕووداوێتە بەرچاوی لێکدانەوەی بۆ ئەکات، چونکە بیرکردنەوە بریتە لە شرۆڤەکردن، تەحلیلکردن، هەڵوەشانەوەی ئەو مووقیفەی کە ئەتەوێت تۆ مامەڵی لەگەڵا بکەیت. هەنگێکمان هەیە ئەتوانن بە سەرکەوتووی تێپەڕێنن بە یەک بیرکردنەوە، بەڵام هیوا هەیە زۆر ئەچێتە ناو بابەتەکەیەوە، واتە بیر لەسەر بیر. تەنانەت دێمە خوای گەورە جیهازی مەناعی بۆ دروست کردوین لە جەستەیە، جیازێکی مەناعی جەستەییمان هەیە، ئەگەر زیاد لە خۆی ئەو ڕژێنانە زۆر بن لە جەستەیە زەرەر لە خۆتەیە تووژی ژەهراوی بوون تەکات. کەواتە بیرکردنەوەش هەر بە هەمان شێوەیە کە زاد لە ڕاددە نەوتوانی مامەڵە لەگەڵ کێشەکانی ژیانە بکەیت، تووشی ئەو حاڵەتابی کە ئەڵەی لە عەرەبیە پێڵێن التەفکیر المفرط، کەواتە ئۆڤەرثۆتس لە ئەنگلیزیە. ئەمە بیرکردنەوەی پێویست ڕووداوێت کە لە ئێمە لە ژیانی ئێمەیان ڕوایە، بەڵام ئەم زیاد لە حەدەچێتە ناوردەکاری بابەتەکانەوە. لێکەوتەکانیشی چۆن؟ بۆ نمونە من لە ناو زیندانە ئیشەکەم کەیسم هەیە، چەندین کەیسم هەیە کێتە لام لی تێگەم خەوی نییە، کە خەوی نییە کێشەکەی چییە؟ ئەم گەنجە، ئەم کچە، ئەم کوڕە، ئەم پیاوە بەردەوام بیرەکاتەوە ئەبێ من لە زیندانە چیم بەسەر بێت، چی بکەم؟ کە سوکارەکەم، هاوڕێکەم، خوێندنەکەم، ماڵ و مناڵم، تەنانەت بەسیترین شت لێگەیاتەوە. کەواتە مێشک بۆ خۆی تەحملی ئەوە ناکات تۆ دوو مێشک لە ناو کە لەسەرێکا جێ بێتەوە، یعنی مەسەلێکی عەرەبیمان هەیە ئەڵێ دوو ئەقەڵ لە ناو مێشکات جێ نابێتەوە. تۆ ئەبێ بەم شێوەیان بیت کە بتوانی بە شێوازێک بیرکردنەوەکە ڕێخەیت، ئەمە نەچیتە ناوردەکاری بابەتەکەەوە هەمووی کۆکەیتەوە بۆ چارەسەر ناکرێت. تەشبیه نەبێ وەکو تۆپەڵە بەفرێک وایە کە لەو شاخی گۆیژێەوە تلیەکەیتەوە وردە بە دوای خۆیان بەفرێنێ هەتا وای لێ بە تۆپەڵێکی گەورە دەرەقەتی ناتوانانی مامەڵی لەگەڵا بکەیت. زۆر باشە. پرسیارێک بکەم، زۆر جار کەسێک دانیشیان تۆزە بیر لە ژیانی خۆ بکەرەوە، کەسانێکمان هەیە چۆڵێکم تەرخەمن لەوە گوێ بەشتەکان نایە، کەسانێکمان هەیە ئەوەندە بیرەکەنەوە کە کێشیان بە دروستێ بێت. جا لەم بینەدا دەتوانین بڵێن جۆری بیرکردنەوەمان هەیە و جیاوازن، هەندێکمان هەبێ سروشتی بێ، هەندێکمان هەبێ ناسروشتی بێ. ئێمە لە دەروون ناسیە درەختێکمان هەیە پێڵەن درەختی بیرکردنەوە، درەختی مەزاج، تەشبیهی کە وەکو ئەم درەختێک گەڵاو گۆڵەکانی بە ئەمە چۆنەڵی پەیامن بۆ هەموو کەسێ بێ. گەڵاو گۆڵەکانی ئێمەکو دەرووناسان تەشبیهەکەن پێڵێن بیرکردنەوەی ئۆتۆماتیکی. تۆ بەیانی لە ماڵەوە هەستاوی، هەر شەوێکە خەوتیت بەیانی فریای کەناڵەکە بکەم، سعات ئەو بەرنامەیەم هەیە چی بکەم، چی لەبەرکەم، کۆمەڵێ شتێ پێڵێ بەخوا لەوانەیە کۆکەکەم ڕێم نەیات، لەوانەیە ئەدا ئەم باش نەبێ، کۆمەڵێ هەڵە بیرکردنەوەیە هاتیە. ئێمە ئەو خەڵکانی کە جۆمان لێگرن ئێستا ئاگیان لە ئێمەیە تکا ئەکەین، ئەوانە پێوتێ بیرکردنەوەی ئۆتۆماتیکی، وەکو گەڵا وایە بایەک لێ یاو ئەیبات لە 185 هەڵەیە. تۆ تەجروبەی ژیانی خۆکە ئەمڕۆ لە ستودیۆکەتە ئەوەی کە شەوێ بیرێ لێکردەوە تۆ تووشی ئەوە بیت، تووشی هەڵە بیت، ئێوارە کە دوای ئەوەی چویتەوە ماڵەوە هیچی ڕووی نایەوە، تەنها لە 115 ئەگەر ڕووبات. کەواتە ئاگادار بن لە درەختی بیرکردنەوەی ئەو بیرکردنەوەی کە بۆ مانوێن ڕۆژانە 1000 بیرکردنەوەمان بووە. ئەچمە ماڵەوە دایکم جوابی تەلەفۆنەکەی نایەوە، لەوانەیە کارەباکەمان گڕی گرت بێ، لەوانەیە خوشکەکەم تووشی ئەوە بوو بێ، لەوانەیە هاوسەرەکەم وای کرد بێ، لەوانەیە کۆمەڵی لەوانە دەیاتێ زیاد لە حەدیانی تۆ بیرێکت هەیە ئەو کۆمەڵی بیرکردنەوە دەداتێ. مرۆڤ یعنی بەبێ بیرکردنەوەش ناتوانێت. ئەمە شتێکیش نییە بۆ نمونە تووشی من نەبێ، من دەروون ناسێکم چارە سەرکاری دەرونیم تووشی تۆ ئەبێ، نەخێر. بەڵام ئێمە ئەزانین چۆن مامەڵەی لەگەڵ بکەین. کەواتە پەیامم بۆ ئەو کەسانە بیرکردنەوەکانی سەرەوەی درەختەکە پێڵێن ئۆتۆماتیکی ئاگادار بن، زۆربەی پەیامی هەڵەیە پێتەیە، چونکە ئێمە مەسەلێکی دەروون ناسیمان هەیە لەوانەیە واتیە بگەین ئەڵێم ئایا دەرونی منی خۆشەوێ، هاوتای منە، هاوڵی منە یا دژی منە، لەوانەیە ئەگەرم پرسیارە لە ئێوە بکەم بڵێم دەرونی من بەرژەوەندی منیەوێ یا دژی منە، ئەبێ ڕێیەوە چۆن بێت.
بەڕای من لە بەرژەوەندی ئێمەیە بەڵام زۆر جار زیادە ڕەویەکە هەموو ئەگەرەکان لێک تۆ خاتون ڕاست چۆنە دەروون ئەمن لە بیرکردنەوەی خۆتە بەدەست خۆتە باشە بەڵام زۆر جار ئێمە وەکو دەروون ناسانەوەم دژی تۆیە چۆن وەکو ئەو بیرکردنەوەانە بڕواتان بێت تۆ لێستەوە لە دوای بەرنامەکە و تاقی کەرەوە کۆمەڵی بیرکردنەوە تۆ جاری وایە سەیری مناکەیت کۆمەڵی بیرکردنەوە لە مێشتایە تۆ پرسیار دروستکەیت ئەوانی کە تۆ بیری لەکەیت تۆ جاری وایە نایەتە دی نەخۆشی دەرونیش ئەو کەسانی کە توژی تەنگەژەی دەرونیە بن تەوانەمە بۆ مدەیەکی زۆر چێش تووشی ئەمانە ئەبن بۆ منەوە کەسانەی واسواسن خەمۆکییان هەیە ڕاڕاییان هەیە تێکچوونی ئەویان هەیە کە خۆیان ناشرینین جستیان پێ باش نییە تەنانە سکیزۆفرینیاکانەوانی حاڵەتی ئەقلیان هەیە شێوازی بیرکردنەوەکانیان زیاد لە ڕادەبەدەرە اینجاش جۆرێکی کەمان هەیە پێوتێت تەشەوهی معرفی ئەو بیرکردنەوانی کە ئەوان بیری لەکەنەوە کۆمەڵی بیرکردنەوەمان هەیە بۆ نمونە ئەو بەبێ ئەوەی کەسەکەی بەرامبەر بناسێت ئەڵێ ئەزانم نیەتی ئەوەیە ئەمە جۆرێکە لە هەڵە بیرکردنەوەکان تۆ چۆن زانیت ئەو کەسە نیەتی ئەوەیە کاتێ لەگەڵ کەسەکەیە قسە ئەکات نەخێر نیەتی وانە بوو کەواتە ئەمە جۆرێکە لەو تەشەهواتی معریفیەی کە بیرکردنەوەی ڕادەبەدەر زۆر بە هەڵەمانە ئابە یەکێککە لەو کێشانە بۆ نمونە جاری وا هەیە زۆر کردەوەی باشمان هەیە ئێمە لە ژیانی ڕۆژانەیە یەک هەڵەمان کردووە خۆمان لا بە ئەهمیێتە بێ وەکو کەسانی تووشی خەمۆکیە بن ئەڵێ من دایکێکی باش نیم کەیسم هەیە بەردەوام زۆر سەرکەوتووە ئەڵێ من دایکێکی باش نیم نەمتوانیوە کچەکەم کوڕەکەم وا پەروەردە بکەم کۆمەڵێ ڕاهێنانی پێیەکەڵم باشە تۆ ئەمانە هەموو کردووە لەگەڵ هاوسەرتا لەگەڵ مناڵتا ئایا بەڕێی تۆ کەسێکی فاشلیت کەواتە کاتێ بیرکردنەوەکان ئەخینە ژێر پرسیارەوە بەڵام چۆن لێتانی ناشارمەوە بێ کەسی پسپۆر ئەمانە تێستکە و چارەسەریان کات لەوانەیە بە کەسێکی کە بتوانێت تا ڕادەیەک بەڵام ناتوانێت وەکو پزیشکێک و چارەسەرکارە چارەسەری کات ئەمە زۆر گرنگە لە بیرکردنەوەی ڕادەبەدەر چونکە ڕادەبەدەر بوو نەخەول لەکەوێ نانە نامێنێ گومان بە خەڵکە بات جاری وا هەیە بەلای خەڵکاڕوە لەوانەیە بەیانی باشی لێ نەکات لەوانێت تێکەڵ بە خەڵک نەبێ گۆشە گیر بێت لەوانەیە پەنا بۆ مادەی هۆشبەرە بە مادەی هۆشبەر بۆ کەسەکان تووشە بن زۆربەی زۆری ئەتوانم من وەکو مامەڵەکە لەگەڵ چارەسەری دەرونی بۆ کەساناکەین مادەی هۆشبەر بەکارێنن بڵێم لە سا هەفتا بۆ هەشتاشیان کێشەی دەرونیان هەیە چارەسەر نەبووە پەنای بردووەتە بەر مادەی هۆشبەر بۆ لەبەرەوەی کاتێک ئەڵێ لە سا هەشتایان ئەڵێ من خەتای هاوڕێکەمە ئەڵێم باشە ئەچمە لای هاوڕێکەت توا بیرەکەیتەوە ئەڵێ بەڵێ ئەڵێ وا بیرەکەم و هاوڕێکەم منی توش کردووە ئەڵێم ئەچم لە هاوڕێکەتە پرسم ئەوی ژەڵێ تۆ منی توش کردووە ئەم شێوازی پرسیار و بیرکردنەوەیان لا جوڵێنم بەڕێی تۆ ئەی چێتان تاوانبارە یعنی ئەو تاوانبارەکەم ئەم تاوانبارەکە کەواتە ئەمە شێوازی بیرکردنەوەکەیە حاڵە بیرکردنەوەکەی کەوا لێدات تۆ کەسێ پێ ئەڵێت ئەڵێ بۆ نمونە ئەم جگەرەیە بخۆ ئاسوودەییشی دەرونی تایەتی ڕاستە لەبەرەوەی نیکۆتینی تایە نیکۆتین مادەیەکی هۆشگۆڕە سەکینە تایاتێ هێوربوونەوە تایاتێ لەگەڵ تام بەڵام پاشچی پاژەوەی کە ئالوودەی کردی چونکە زۆر بیرکردنەوە هەیە کەسەکانی ئێمە ئالوودە ئەبن پێوەی بۆ نمونە ئەوانەی کەینە ناوەڕاستی درەختەکەەوە ئەگەر چارەسەری گەڵاو گۆڵەکان نەکەین و لە پاییزان نەیبڕین و نەمانوێت درەختێکی جوان دەرچێ ئەمە باز لە بیرکردنەوە کاکەم لە قەدەکەیە لەوانەیە قەدەکەی بەهێز نەبێت قەدەکان بریتیە لە چی ئێمە بیر و ڕاو بۆ چوونمان دەربارەی ئافرەت دەربارەی خوێندن دەربارەی حکوومەت دەربارەی ئیسلام دەربارەی هەموو شتێک کەواتە ئیتیجاهەکان کە دروسە بن لەو بیرە ئۆتۆماتیکیانەیە کە تۆ ژوو پێ نایەوە بەردەوام پەیامی هەڵەتەیاتێ ئەو خەڵکانەی بۆ نمونە کە خوێنەوار نین ئیتر هیچ نازانن کەسێک بڕوانامەی نەبێت لە ژیان مەحرومە بێ و ناتوانێت پارە بەدەست بێنێ خۆشی ژیان بریتە لە بڕوانامەی بەرز بەڵام وان نییە باشە مۆسەکاران لەم ماوەیە کتێبێک مەخوێندوە هەر باسی ئۆڤەرتینکینگەکە باسی لەوا کرد ئەو کەسانی کە هەوڵێن بیر نەکەنەوە زیاتر بیرەکەنەوە جا ئەم حاڵەتە چۆنە ئەنی کەسانێکمان هەیەداین بیریان لای ئەو شتانەیە جا ئێمەوە ئەچێ بۆ چارەسەرەکان بەس من بە ئەمەش بکەمە پرسیارێ بۆ هێوە یعنی ئەکرێ ئینسان بیر نەکاتەوە مرۆڤ بیر نەکاتەوە شتی وا بێت نابێت وەکو شەقامەکە کە باسم کرد هەنگە بیرکردنەوە هەیە حازرە پێویستی بەوە نییە وەکو کەسێک ئەڵێ بە کەسێکی ئەوانی کە ئەقڵ ژیریان لاوازە ئەڵێ با بە هەر بیر مەکەرەوە وازی لێبێنە بۆ لەبەرەوەی
ئەوان توانای بیرکردنەوەیەکی سەرکەوتویان نییە کاتێ شتێک ئەنجامێن بە هەڵە ئەنجامێن بۆ نمونە پێی ئەڵەی فڵان شتوا بکە ئەوە چێ ناتوانێت بە عکسەوەی کات یاخو کۆنتترۆلی خۆی پێ ناکرێت کە ئەکەوێتە مەوقیفێکەوە ئەکەوێتە ڕووداوێکەوە هەڵە زۆرەکات کەواتە لاوازی بیرکردنەوە ئاياتوانی بیر نەکەیتەوە ناتوانانی بیرکەیتەوە بەڵام ئێمە لە ژیانە ڕاهێنان بەوانی کە کێشەی بیرکردنەوە نەخۆشی دەرونیان هەیە ئەڵێن کێشەکان وەکو بەردێکی گەورە سیر بکات تۆ ئەم بەردە لەسەر ڕێگەکەتە بۆ لاوێ ئەڵێن حتمەن ئەڵێم ئەگەر چەکوشێک بێنیت و لەتە پیای کێشی و دەوردە بەردەکە لەتکەی ئەڵێ وەڵا کردم بە پارچە پارچەوە پێ وێرم ئەیکەم بە 100 پارچەوە ئەیکەم بە 20 پارچەوە هەڵیەگرم و لایەبم ئەڵێن کەواتە گرفتەکانی ژوان قاعدەیشکەی پێڵێن ئەڵێن بەردەوام وا بیرکەرەوە تەمانەبێ بە عەمەلی بیکە نەک بە قسە ئەڵێن دوورکەوەرەوە لە قسەکردن بە قسە نابەکردەوە وا تەشبیه کە بیرکردنەوەکانت ئەوانی کە زیان لەسەر باڵۆنێک لەسەر میزەڵانێک نووسراوە بینووسە هەمووی بنووسە وا بزانە ڕەشەبایەک هاو بردی چی ئەمێنێتەوە بیرکردنە ئەسڵێکە ئەمێنێتەوە تۆ لە کێشەیەکەی ئەڵێ من لە زیندانە باشە چی و پێویستە ئەڵێ پێویستمە بۆ نمونە سزاکەم دابەزێ ئەڵێن بە چی ئەکرێت ئەڵێ وەڵا سزنەکانی کە لە دەور ئەڵێم فکری ئەمەهێنی ئەوهێنی خۆ کۆمەڵێ هەور و تەنگەژە و ژاوەژاو بۆ خۆ لە مێشکی خۆتا دروستەکەی نەخەول لێکەوێ نەخواردن تەمێنێ وەرە پرسیار بە کەسی پسپۆرکە بزانە چۆن شتە ئێمە فێری ئەوەیانەکەین ئەتەکێتی ژیان چۆن ڕێک بخەن بۆ چارەسەرەکانیش ئەگەر باز لە چارەسەرەکان بکەین کۆمەڵە تەکنیکی زۆر باشمان هەیە یەکێک لەوانە ئەوانەی کە بڕوادارن تەمان قسەم بۆ ئانەیە تەوەکەل بە پشتبەست بە بەخوای گەورە کاتێک پشتبەستی بەخوای گەورە زۆر کێشەمان هەیە ئێمە لە ژیانە یعنی ئینسان مەهماکان ئەگە زانایشی زۆر سەرکەوتوبی دەست بەرزەکاتەوە پەنا بۆ خوا بە تەوەکلێک بەستێ بۆی کێشەکەی بۆ چارەسەرکات جاری وایە هەنگە ئیلهام هەیە لە خۆتەوە بۆت نایەنی دەستکردی خۆت نییە ئەوەی کە خوای گەورە پێتە بەخشی یەکێشکە لەوانە ئاڵین بەردەوام بۆ کەسانی کە تووشی خەمۆشیە بن مەچۆ بیرکردنەوەکانی ڕابردوو ئایا مردوو زیندوو ئەکرێتەوە دوێنێ سێشەممە بۆ ئەگەڕێتەوە شتی وانە ناگەڕێتەوە یانی ئەمە هەموو نمونێجە ئایا مردوو لەسەر قەبرانە گەڕێتەوە کەواتە کێشەکانی ڕابردوو ڕووداوەکان شتێک لە تۆ لە من ڕووی داوە وازی لێبێنە هیچ بۆکرێ مامەڵەت هیچ بۆکرێ لەگەڵ تا ئەوە بۆ نە تۆ تەلەبەی پۆلی 12 ئامادەیت ئەم ساڵ دەرنەچووی ئەتوانی ساڵی 2023 بگەڕێنیتەوە ناوەڵە دەلەی گەڕێ ئالێستایا بشی ئەمڕۆ چوارشەمەیە کاتژمێری ئەوەیە باسی ئێستاکەین ئێستا حاضر ئیش لەسەر خۆکە بەوانەی کە تووشی دڵ ڕاوچەیە بین ئەڵێن واز لە داهاتوو بێنە بۆ نمونە لە ئیسلامە پەیامەکانی هەمووی جوانە ئەڵێ زمانی ئەوە ناکەم دەقەیەکی کە لە ژیانە بمێنم خۆ ئەمە کە ئیسلام پێتەڵێ فەرمودەکان ئەفەرموێت مەبەستیەوە نییە تۆ ئاز لە ژیان بێنەوە بڕۆ لە گۆشەی شوێنەکە دانیشە و چاوەڕێی مردکە نەخێر ئەڵێ بەردەوام خۆت مەبەستەرەوە بە داهاتووە لە ئێستاە هەوڵ بە هەتا ئەتوانی هەوڵ بە بەڵام هەنگێ داهاتوو زۆربیان بەدەستۆ دیە من ئەمەوێ کەسێکی زۆر دەوڵەمەند بەڵام واژ نییە هەنگێ تەقدیرات هەیە ینی بەدەستەوە نییە ئەوەی کە خوا بۆی داناوی هەر ئەوەی یەکێکە لەوانە کە پیانەڵێن هەوڵ بە مەساری بیرکردنەوەکەت بۆ نمونە من بیرەکەمەوە چۆن لەم بەرنامەیان سەرکەوتوو بم ئەو زانیاری وتانی پابەت بەم بەرنامەیە و باسی ئەوە بۆکەم ناچم باسی نەخۆشیشی کەو بۆ بکەم ناچم باسی بابەتێکی کەو بۆ بکەم کەواتە هەوڵ بە کاتێ بیرەکەیتەوە بیرکردنەوەکانی بە یەک مەسارا بەرە ئەگەر بیرکردنەوەی زیادەت هەبوو ڕێگەی شکەتان پێڵم وەرەقە و قەڵەم بێنە ئەوانەی خوێنەوارن جامە کێشەکانمان زۆر جاروەکو چارەسەرکار ئەو کەیسەیەکە لامان نووسین و خوێندنەوەی نییە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانمان الحەمدلله ئێستا خەڵکیێکی زۆر خوێنەوارە و ئەنووسێت بینووسە وەرەقەیەک بێنە بیرکردنەوەکانە بنووسە ئەمڕۆ لە بەیانیەوە من ئەم بیرەم هەبوو ئەوەم هەبوو وەرە لە دواییە مناقەشەی کە لەگەڵ خۆتا بزانە وایە نەخێش دیوان نییە یەکێکە لەوانەڵێن چالاشیەکانە زۆرکە بۆ نمونە لە خەیاڵ دوورکەوەرەوە بە خەیاڵ من بۆ نمونە ئەم مانگە مەعاش وەرەگرم ئەوە بکەم واکەم لە خەیاڵ دوورکەوەرەوە لە واقع نزیک بەرەوە بۆ نمونە ئەوانەی گەنجن پیانەڵێن یاریەک بێنە ڕادیۆیەک بێنە هەڵی وەشێنە و بیبەستەرەوە ئەڵێن چۆن بوو بیرکردنەوەی زیاد ماوەڵێن نەوەڵا نەممە ئەڵێن بۆ ئەڵێ بەرەوەی مەشغوڵ بووم بەوە ئەڵێم کتێبێ بێنە بیخوێنەرەوە بە کتێبەکەەوە مەشغوڵ بە
بیرێ بەلای کتێبەکەی چێ بیرەکانی کەەوە لاانێ تەکنیکێکی کە لەوانە پێڵێن هەناسەدانی قوڵ کاتێ ئێمە بیرکردنەوەی زۆرمانە بێ خەومان لێ ناکەوێ یەکی لە کێشەکانمان هەناسەدان و گرژبوونی جەرجەمانە فێری ئەو تەکنیکیەکەین کە چۆن بتوانێت 5 جار لە دڵی خۆیان هەناسەدان هەڵمژێر بۆ 5 بژمێرە 5 سانیە ڕایگرێت لە ورجە هێواش بە دەمیش هەناسە باتەوە بۆ 5 سانیە کەواتە هێوربوونەوەیشی دەرونی و زۆر باشیاتێ زۆر طریقەی کەمان هەیە ئەگەر کارنەجالبا بۆ نمونەیەکیش کە لەوانە ئەڵێن لە خەیاڵ دوور کەوەرەوە بە خەیاڵ ناگەی بە ئامانجەکان هەنگی خەیاڵ باشە بەڵام بیر لە شتی واقعی کەرەوە من لە سلێمانیە من لە سوید ناژیم لە واشنتۆن ناژیم بزانە لە سلێمانیات چییە گوزەرێ هەوڵ بەخۆ لەگەڵ بارودۆخی سلێمانیان ڕابێنە بەو خەیاڵە مەژی کە لە سویدی کەواتە کاتێکە بە خەیاڵی ئەوە ئەژی ئەڵە کچێگەڵێ من واشوو بکەم ئەبێ هاوسەرەکەم وابێ ئەمەی وابێ ئەمانە خەیاڵن وەرە لە واقعا بزانە تۆ چۆن نەتوانی ئەم کەسە بدۆزیتەوە کە بیکەی بە هاوسەری خۆت ئەم مواسەفاتانەی تیابێ ئەی لە تۆیا چی هەیە یەکێکە لەوانە بۆن بوون ئەو طریقی کە بەکارهێنین هەوڵێن ئەو شتانەی کە مامەڵەی لەگەڵەکەی بیری بیەکەیتەوە پەیوەست بێ بەخۆتەوە بۆ نمونە ئیشەکەی من لە بواری دەروونناسیایە ناچم لە بواری میکانیکیاییشکەمەوە ئیشی موهاندیسێکە ئیشی میکانیکیەکە کەواتە پەرش و بڵاوی ناکەم بیرکردنەوەکانم یەکێکە لەو تەکنیکانی کە بەکارهێنین واز لە وەرزشکردن و ڕۆیشتن و ئەمانە مەهێنە یەکێکە لەو تەکنیکانی کە بەکارهێنین ئەڵێن تکار لێەکەین بەپێی توانە ئایپاد و موبایل کەم کەرەوە چونکە بڕواتان بێ پەیجەکان سەیریکەن لە دواییە کە لێ بیتەوە سەیرەکەی عەزێتیشی زۆری مێشکتدا چاوتدا کاتیشی لە دەست چوو کاتەکان هەوڵ بەدا بەشی کە تۆ 8 سەعات خەوتووی 8 سەعات لەگەڵ خەڵکەی 8 سەعات لەگەڵ خۆتن هەوڵ بە سەعاتێکیان بە وەرزش بەڕێیکە بڵێ زۆر باشە بە منەمەکەمە کۆتا پرسیار زۆرترین کێشەی بیرکردنەوە زۆر بیرکردنەوە لە چ تەمەنێکدا دەبێت و لە چ ڕێگەزێکیشدایە و چ تەمەنێکیش زۆر ئاسان دەکرێت چارەسەرەکان وەربگرێت و چارەسەر بکرێت وەڵای لەگەڵ مناڵا زۆر قورسە مناڵ کەمتر بیرکردنەوەکانی کەمترە چونکە مناڵ نەگەیشتوە ئاستی گەشە پێدانی پێگەشتنی تەواو بەڵام ئەوەی کە ئێمە وەکو چارەسەرکار وەکو ئەوانەی لە عیادەیە یاخود لە کەیسیکایە لە شوێنەوەریبین تەمەنی 18 یاخود 20 هەتاوەکو 35 بۆ لەبەرەوەی لە 18 بە دواوە ئیترە بێ ژیان دروست کات کچە ئەوێ هاوسەرگیری بکات چۆن ئەو کوڕی اختیار کات چۆن جامیعە تەواو کات چۆن بڕوانامە بەدەست بێنێ چ ئیشێ بکات ژیان چۆن دروستکە بەڵام مناڵێ پێویستی پێی نییە من کوڕەکەم کچەکەم لە خوار هەژدەوە ئەبێ من پشت و پەنای بم کەواتە لە تەمەنی 18 لە تەمەنی 20 بۆ 35 ئالەمانەیە کەیسمان زۆر هەیە سپاس بۆ بەڕێز کاروان حەبەفەرە چارەسەرکاری دەرونی کە لەم تەوەرە زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن دەستان خۆش